دیگه شلو بکاری سیاسی هوشنگ وانی لاستودیو کوردستان 24 میوان نمی‌نه سلاو و ریز و بخیراتی که هوشنگ باز بده که هوشنگ بری 34 سالم بود شروع که آزادی کنها بنمایا حریما فدرالیا کردستانیش هات وی خستن و او روز گرینگی او روز دوزا کردستانی دست چواد دست پیکی سپاس بو وی دلیویو سلاف بو خینا شهیدن بزاف رزگاری خازا کردستانی سلاف بو دایکین شهیدان دوی روزا پیروز دا سلاف بو سرک بارزانی لیوگر و نقشه دار ارجری اما آینده اکو ابرو ام بدست خوفتینی راستی سرهلدان بویرک ایک از ورچرخان دیروکی دبزاو رزگاری خازا کردستانی دا او گرینگترین پالنر آن باشترین باندور لسروی اودیه دامزراندن و بنیاتنانا برای کردستانی بو که بو اگری هنده توا هیزین سیاسی این چکدار توا هیزین این باشقه جدا دهزر کرن دا تیارین جدا جدا بتوانن دجیر چترکی دجیر رشمالکی بن خیفتکا ایک دنگی که اوجی برای کردستانی بو استراتیجیت آخویا دور بکن ایک یعنی گرنگیا یک ریزی ویروژی خود ویروژی دیار لساله لدوی پینجی هشتی و هشتی اف برای هات راگهاندن هر لویروژی هزرین بزاور زگاری خازه گلی کرد شورشا گلانه شورشا پیشکفتن خازه گلی کرد لباشر بو اگری هنده کو هزرا خول قناغ نو بکن هزرا خول پینگاوی نو بکن او هزرجی او بون همی کتنا بنوار چیرچوی استراتیجی کانو او جی چوا بشین قناغا خباتا چکداری قناغا خباتا چیای وگو هزن بو خباتا کا مدنی وگو هزن بو سیاستا کا مدنی وگو هزن بو چالاکین مدنی یه چارستانی وکی سرحلدانه وکی نارضایی دربرینه وکی نویسین یاداشتین ان گرینگ بو رخراون ان جهانیین مافی مروه اویدی یا همی گرینگ او بو بله یعنی هاتنا سروی رفته سرحلدان چه بو لب وکی روزا کواکی ابرو پیروز چخما خواهی سرحلدانه لدورین راپرین رانی دست پیکرین دورین آزاد کری الویره برفرهبون هبون دو هفته در باسکر بیجه تغییر کردستانی هاترس کردن چاوا وی پروسید چاوا یا گرینگ او بو بله هزین پیشمرگیشیان ایک دنگی ایک رنگی ایک پیام سیاسی که جمال هر وقت بزاوین رزگاری بزاوین شورشگری پیام سیاسی خو ایک پیام بو او کات چه ریگریک چه آستانگ نشین ریگریه لراوستان و راگرتنا وی بابتی بکن سیبرا برای کردستانی ایک شو اگر هم بو کو کرد بون خدان ایک پیامه بون خدان هندی کو حول بدن پیکولا که گرینگ بکن بو اوی بگهنا مافین رواین خو کنیزی 100 ساله کان بو خبات و تیکوشان و قربانی دان و شورش و نسکو و شکست دیفتراتا از دیشم توضیحی بکم بو چلی بیجم برای کردستانی چونکی بری سرحلدانا پینجی آدارا نوتو ایکی چند سرحلدان دیجیل کردستانی چی بود یا هشته دوی چی بود زانکویا صلاح الدین قطابین و لرواندزی چی بود لگلی جی بله چونکی وی دمی پیاما کردا ایک نبو چترا کردی لانین سیاسی جدا بون هر ایک ده سنگره که هر دی یک گرتنک نبو یک ریزیک نبو تبایک نبو او سرحلدان او خوبشاندانین و وی دمی بدمک کرد هاتن و مراندن هاتن که هوشنگ یعنی جناب سروک برسانی پیشبینیا راپری میکرد حتی پیشبینیا تکچونا عراقی شکر جناب سروک برسانی یعنی اف پیشبینیین وی یعنی وکا نرخاندنک سیاسی نرخاندنک کو مثلا او تجربه چاوا ریدا کو جناب سروک برزانی واپیش تا یادگاریه که گلک خوش بیرا منها ام لشر خواه کردی بوین بله لساله هشته شرکی قرص
نێزیکی 4-5 ڕۆژەکان شەڕێکی بەردەوام بەرگریەکە شەڕ تمام بوو ڕێککەفتنە عێراقی و ئیرانی گەشت بووەوە کە هەر یەک بێنە سەر سنووری خۆ ئەم زڤڕین سەرۆک بارزانی وی دەمێ وتارێک بوومە هێزن پێشمەرگەی خان گوت ئەvە نەکۆتاییە ئەvە دەست پێکە ئەس پێشبینیا گۆڕانکاریên مەزن لە دەڤەرێ و لە عێراقی دەکەم ئەو بوو هەر پاشی گوتارە جەنابی سەرۆکی ڕژێما سەدامی چوت کوێتێدا کوێت هاتەگرتم هەروەکی جەنابێتە ئاماژە پێگیری گۆڕانکاری چێ بوون ناوان گۆڕانکاردا ئەفسەر هەڵدانا و پێنجی ئادارێ بوو یاش هەمیا گرنگترکەکە جەمال مجید ئاماژە پێ بکەم یا ڕۆڵێ سەرۆک بارزانی دوێ پرۆسەیەکە جەنابێتە ئاماژە پێگیری لە 14 سێ جەنابێ سەرۆکی الکۆیێ وتارەکە مێژوویە گرنگ خواند توێ وتارێدا ئاماژە هەندێک تشتێت نو هات نەکردن ئێکشوا تشتێت ئەس بۆ دبێژم وێ ڕۆژێ جەنابی سەرۆکی ئاماژە بندێنە کو ئەم کۆتاییە شەرعیەتە شۆڕژگێڕەی و چەکی و چیا و ئەوەدی ئەم بین بۆ شەرعیەتە سیاسی بین بۆ شەرعیەتە یاسایی ئاماژە بندێکرد پێدویە پەلە بلەز هەڵبژاردن بێنکردنێ سیستەمێن حکمڕانی بێن دامەزراندنێ پەرلەمانەکە بیت دامەزراوەیەن دەوڵەتێ بێن یەن حکمڕانی بێنەوە بالفعل هەر پشتی گوتارە جەنابی سەرۆکی نەبووری ساڵەکەی 19 ساڵانەدا هەڵبژاردن چێ بوون لە چاری حەفژی حکوومەتە ئەکەمین حکوومەتە هەرێمی کوردستانی هات بیناکردن ئەڤەر هەر ینی دەستکەفتێن وێ ئەوە دێنە من بووچی ئاماژە vê گوتارە جەنابی سەرۆکی کرد یا 14 سێل کۆیە چونکی لوێرێ کۆتایی هەموو تشتێکی هات کۆتایی شەرعیەتا چیا شەرعیەتا ئەوێدی هات مە پێنگاوە لوێرێ دەساوێتن بەرەو مەدەنیەتێ بەرەو خەباتە مەدەنی هەتا ئیرو واز دێ ئاماژە پێکەم کو خەباتە مەدەنی خەباتە سیاسی gelek قورسترش خەباتە چەکداریە gelek زەحمەتترە ئاستەنگێت توێ زێرەترن وا متبینین ئیرو مەلانەی حکومەتێن عێراقی دەست خۆشم 2025 برێزکەک خۆشنگ یانێ حەسێ بکە 34 ساڵ دەرباز بنەمایە gelek بەهێز سیڤیل دەولەت داریە پێکانینە ئەشتەرە بێژم ئارامی ئەولێهی پێکڤژیان کو کوردستان بووە مۆدەلێک لە ڕۆژهەڵاتانابین بۆ بین بسەر وەیەکێ دەژی پشتی 34 ساڵاژی ئەف فشار لە هەرێما کوردستانی تێنەکردن کو کوردستان دەستکەفتێ نوێ بەرزتر نەبن یعنی ئەف ڕێگریکردن ئیرۆ بوێ ڕەحێ ڕاپەرینێ ئەنی مرۆڤ چاوا دەکارێ بدەی vەژاندن ji بۆ gelê کوردستانی ji بۆ تێکۆشین هینجی بەردەوام ڕاستە من ئاماژە پێکرد کە خەباتە مەدەنی و خەباتە شارستانی و خەبات دناف کۆمەلگا جواتە مەدەنیدا قورسترش خەباتە چیای خەباتە چیای شەڕە و سەنگەرن و تو دژمنێ خۆڕووی بڕوو خۆ دبینی لێرە دژمنێت تێ بەشارتی gelekن مشەنە لێرە ئەم نوکە قوارەیەکی سیاسی فیدرالی وەکی جەنابێتە ئاماژە پێکری مۆدێلێکین ji مۆدێلێن پێشکەفتێن ڕۆژهەڵاتە ناوین ڕەنگە gelek جیهاندا gelek مەحافلên دەولیدا ئاماژە مۆدێلامە بێتەکردن کە کورد سەرکەفتی بوون دوێیاری ئامانجا هەمی گوشار و هەمی فشارên کول سەر vê قوارێ هەنا بۆ هەندەیەکە نەحەزێن مە بشێن ئەvê قوارێ هەلوەشینن ئەگەر نەشێن هەلوەشینن لاواز بکەن دەستەڵاتێن وێ لاواز بکەن شەرعیەتاوێ هێدی ژێ بستینن ئەvە ئێکشوا ئەنگەرانە کەوتێ بەڵام حکومەتە یعنی سەرۆک بارزانی و هەبوونە حکوومەتەکە پتە و یا بهێز وەکی کابینانە هەیە و حکوومەتێن بەرین و کەژی و ئیسرارامە یعنی نەدەست ئەم دەستاش خونا بەردەین بۆ بەرگریکردنێ ji هەبوونە ji وجودا vê قوارەیە سیاسی کە ئەرکێکی گرنگی سەرەکیە ئەرکی هەمی هێزت کوردیە ئەرکی هەمی ڕۆشنبیرێت کوردیە نەتەنێ ئەرکی سیاست مەدار و حکمڕان ئەرکی ڕۆشنبیریە ئەرکی زاروکانە ئەرکی ژنانە ئەرکی مەڵایانە ئەرکی ئەنی مرۆڤ ئاین خوازە هەمی کەمایەتێن حتا ئەم کەمایەتێن بێرەژین پاراستنە قوارەی سیاسی داکوکی کردن vê قوارەی سیاسی مەحالە بهێتە هەندێک و ئەم بشین دەست vê قوارەی بەردەم
لبر هندي نحزن ما ادوا كنالا داتين ما لي جناب سروك برزاني حرد حمو بيامين خدا بله هر وهذا بياما ايروغو دايج بو رابري ندجي دبيجي تجارة دشمن لهمبري إرادة جلي كردستاني دين نكاري سربك كرمك نوري راسته پیام جناب سروکی پیام سروکی هرمی پیام سروکی حکمته اگر ام واسه پیام لیگ بدین جمع کین بینین پیام کا کروکه که ناوروکه که بینه ناوروکه هر سکوا کو هر فشارک هر درکی بید ناخوی بید بو سر قواره سیاسی فدرالی هرم لا محال نهایت قبول کردن دست بردان جوه قواره سیاسی بالعکس آن پیچوانه و آن برواج ام آمادین پنگاون برو پیشتر باوین امی نوکر رینمایی و رینیشان درد لائن دین پارچه دین کردستانی دیکن بو آشتی و بو چکرنا قواره سیاسی و دستمات سیاسی و پارچه دی نوکر ام يعني هريما كردستاني مرجعيات سر گوارزانی مرجعيات چار سر کرنا کشن کردیه لپارچین دی که ام آمادین مثلا دست پیش خلین باشتر و ام آمادین قربانی بو آنج بدین ام آمادین لسر گلک تشتین هو قربانی بو آشتی و سرگرتن آشتی و پیامین آشتی بینه جیب جای کرد گلک سپاس و رزاری بوده که که هوشنگ بابانی سپاس سودیه میوانی سپاس